دوای 6 مانگ لە بردن و دوورخستنەوەی محەممەد حەلبوسی لە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامێتیەکەی لەو ئەنجومەنە لەلایەن دادگای فیدراڵیەوە وا بڕیارە هەژدەی ئەم مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرۆکێکی نوێ بۆ خۆی هەڵبژێرێت. محەممەد حەلبوسی لەلایەن دادگای فیدراڵی بە هۆکاری ساختەکردنی نووسراوی فەرمی لە ئەندامێتی و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دوورخرایەوە. لە دوای دوورخستنەوەشیەوە جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق موحسین مەندەلاوی ئەرکەکانی سەرۆکی بەڕێوە بردووە. ئەمەش بە پشتبەستن بە مادەی 35 لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەران کە دەڵێت لە کاتی ئامادەنەبوونی سەرۆک جێگیری یەکەمی سەرۆک ئەرکەکانی جێبەجێ دەکات. لە ئێستادا بۆ شوێنگرتنەوەی حەلبوسی هەر یەک لە مەحموود مەشەدانی و سالم عیساوی کێبڕکێ لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن. مەحموود مەشەدانی کە کاندیدی هاوپەیمانی تەقەدومە و لە نێوان ساڵانی 2006 بۆ 2009 سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بووە، چانسی زیاتری بۆ بوون بە سەرۆکی پەرلەمان هەیە. مەحموود مەشەدانی کاندیدی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی عەزم بە سەرۆکایەتی موسەنا سامەڕایی جیابووەوە و کوتلەی سەدارەیان لەگەڵ هەر یەک لە خالید عوبەیدی و تەڵال زەوباعی و محەممەد نووری پێگێنا و دواتر چوونە ناو هاوپەیمانی تەقەدوم بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی. مەحموود مەشەدانی تەمەن 75 ساڵ جارێکی دیکە دەیەوێت لەسەر کورسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دابنیشێتەوە. دوای ئەوەی لە نێوان ساڵانی 2006 بۆ 2009 سەرۆکایەتی ئەنجومەنەکەی کردووە. چۆنێتی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەپێی بەرگەی دووەمی مادەی 138 دەستوری عێراق لە کاتی چۆڵبوونی هەر پۆستێکی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجومەن بە زۆرینەی 2 لەسەر 3 دەنگی ئەندامانی کەسێکی دیکە بۆ شوێنەکەی هەڵدەبژێرێت. پێکاتەی سوننە و سەرۆکی پەرلەمان بەپێی عورفێکی سیاسی لە دوای کەوتنی بەعسەوە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لای پێکاتەی سوننە بووە. لە دوای هەڵبژاردننی ساڵی 2005 ئەم کەسایەتیانە لە ساڵی 2006 تا ناوەڕاستی مانگی 11 ساڵی 2023 سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کردووە. مەحموود مەشەدانی لە ساڵی 2006 بۆ ساڵی 2009، ئەیاد سامەڕایی لە ساڵی 2009 بۆ ساڵی 2010، ئوسامە نوجەیفی لە ساڵی 2010 بۆ ساڵی 2014، سەلیم جبوری لە ساڵی 2014 بۆ ساڵی 2018، محەممەد حەلبوسی لە ساڵی 2018 تا مانگی 11 ساڵی 2023. دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق سەرۆکی ئەنجومەن نوێنەرایەتی ئەنجومەنەکە دەکات و بەناویەوە دەدوێت. هەر بە گوێرەی مادەی 34 لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەم ئەرکانەی خوارەوە لە ئەستۆ دەگرێت. یەکەم، کارکردن بۆ جێبەجێکردنی دەستور و یاسا و پەیڕەوی ناوخۆ. دووەم، کردنەوە و سەرۆکایەتیکردنی دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەران. سێیەم، بانگێشکردنی ئەنجومەنی نوێنەران بۆ ئەنجامدانی دانیشتنی نائاسایی. چوارەم، داوای درێژکردنەوەی وەرزی یاسادانانی خولی ساڵانەی پەرلەمان بەمەرجێک لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. پێنجەم، بەڕێوەبردن و پاراستنی هێمنی گفتوگۆکان و دیاریکردنی بابەتی گفتوگۆکان. شەشەم، ئەو بابەتانەی کە پێویستی بە دەنگدانە بیخاتە دەنگدانەوە و ئەنجامی دەنگدانەکە ئاشکرا بکات. حەوتەم، نوێنەرایەتیکردنی ئەنجومەنی نوێنەران لە ئاهەنگە نیشتیمانی و بۆنەکانی دیکەدا. هەشتەم،
گرتنەبەری ڕێوشێنی پێویست بۆ پاراستنی ئاسایش و یاسا لە نێو ئەنجومەنی نوێنەران. نۆیەم، چاودێری و سەرپەرشتیکردنی فەرمانبەران و کارمەندانی دیوانی ئەنجومەنی نوێنەران.